لە هەفتەی 16 خولی ناوی تۆپی کوردستان چەند یاریەک ئەنجام دران. لە یاریشی گرنگ و چارەنووسسازی ئەم هەفتەیە نەورۆز و زێرەفانی یاریان کرد. نەورۆز لەسەر یاریگای خۆی ئاستێکی باشی نیشاندا و جێمی یەکەم باڵادەستی تەواوی یاریگای گرت بوو. بۆیە هەر لە سەرەتای جێمی یەکەم و لە خولەشیدا عیماد ئەحمەد گۆڵی یەکەمی یانە سوورپۆشەکەی تۆمار کرد. دوابەدوای ئەو گۆڵە یاری بەهێزێکی زیاتری بەخۆبینی و جارێکی تر و لە ڕێگەی دیار عەلی لە خولەشی 33 نەورۆز بووە خاوەنی گۆڵی دووەم. جێمی یەکەم بە 2 گۆڵی بێوەڵام کۆتایی هات. جێمی دووەم یارەکە پێچەوانە بووە، یانەی زێرەفانی لە سەرەتاوە بەهێزتر دەرکەوت و چەندین هێرشی یەک لە دوای یەکیان کردە سەر گۆڵی نەورۆز و لە خولەکی چواری ئەم جێمە نابژوان لێدانێکی سزای بۆ یانەی میوان هەژمار کرد. واتە داقیقەی 49 وەکا ڕەمەزان سەرکەوتوانە ئەنجامیدا و گۆڵی یەکەمی زێرەفانی کرد. دوای ئەو گۆڵە نەورۆز چەندین هێرشی هەڵگەڕاوی ئەنجامدا و لە هێرشێکدا و بە لێدانێکی جوان هاوڕێ ئەنوەر خولەکی 64 گۆڵی دڵنیایی سێمی بەخشیە نەورۆزی سوورپۆش. دوابەدوای ئەو گۆڵە یانەکەی سلێمانی و هیوای شارێک چەندین هێرشی کرد دە سەریانەی میوان بەڵام بێسوود بوو. یارەکەش بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی نەورۆز کۆتایی هات. توان بڵێم 3 خاڵی گرنگە بۆ ئێمە چونکە هەفتەی داهاتوو بێتەوەی استراحەتە یاریمان نییە. توان بڵێم 3 خاڵە دافعێکی زۆر باشی بۆ یارەکانی داهاتوو چونکە بەڕاستی پێویست بوو ئەم 3 خاڵە مەنافسەکان هەموو لە ئێمە نزیکن ئەوانەی دوای ئێمە بڵین یعنی هەمووی خاڵەکانە خەریکە بۆکو یەکی لێ. ئەم 3 خاڵە توان بڵێم ئەبێت دافعێکی باش بوومان هەفتێکی باشمان لە بەردەمە بۆی ئەو کەم و کوڕانی کە هەمان بۆ لەم یاری و لە یارەکانی پێشووتر بتوان چارەسەری کە ئینشاءڵڵا بۆ گروتینێکی باشتر بێنە ناو. بەڵێ ئاسۆکاری بۆ ئەوەی دەگەڕێنم کەەوە تقریبا 20 ڕۆژە ئێمە دانیشتوو بوون جەمەمان نەبوو ئەو گەمەی چووی دانیشت بوون و ئەوەز بۆ چۆژی دەوری تاجیل بوو ئەسوا دەگەڕانی کۆ زۆریان حالەتی نەفسی و نەفەسی نەبوو. بە 3 گۆڵ و بردنەوە بەدەستهێنانی 3 خاڵ نەورۆز جارێکتر بە 26 خاڵ خۆی گەیاندەوە ڕیزبەندی یەکەمی خولی نایبی تۆپی کوردستان و زێرەفانی لە سەرکەوتنەکانی ڕاگرت کە 4 یاری بوو تووشی شکست نەهات بوو. محەممەد حسێن گەلی کوردستان سلێمانی.